السلام عليكم. مام حاجی کوینە باش هاوڕێ ناسوێنە چەند ساڵە کاری خێرخوازیەکە ئەوڕۆ هاتینە مقابلەی بکەین پەیامین گۆچیە وەکو خەڵکی خەلیفانە تانەوێت چی پێ بڵێن دەستخۆشی دەکەین و پیرۆزبایی دەکەین و سوپاس دەکەین و بۆتانە زۆر باشەکە. سلااوتان لێبێت لە مانجی ڕەمەزان هەوڵ دەین ئەو کەسانە بەسەر بکەینەوە کە کاری خێرخوازی لە قەزا و ناحیەکانی ئیدارەی سربەخۆی سۆران ئەنجامەدەن. ئەمڕۆ هاتوومەتە قەزای خەلیفان، گەنجێکی ئەم شارە ماوەی چەند ساڵێکە بۆتە چەتر بۆ خەڵکی هەژار و نەدار. هاوڕێ ڕەشید ئەو گەنجەیە کە ناسراوە لە خەلیفان قسەی لەگەڵەکەم و کاری خێرخوازی دەکات. کاک هاوڕێ چۆنی سلااوت لێبێت؟ چەند ساڵ دەبێت بە دیاریکراوی ئەو کارە دەکەی کاری خێرخوازی و مەبەستت چی بوو لەم کارە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان، من لە 2009ەوە دەستم بە کاری خێرخوازی کردووە. یعنی یەک تەنها ئیشەکەم لە پێناو خۆیە، هیچ نیازە چوونیەتێکی دنیای تێدا نیە و مەبەستمان ئەو بۆ خەڵکی هەژاری ئەو شارە کە پێویستیان بە هاوکاریە هاوکاریان بکەن. پرۆژەکانت خۆی لە چێ بینێتەوە؟ چەند پرۆژەی جیاوازی تێ دەکەیت؟ من پرۆژەکانم وڵی زۆرە بە ئەکومەوەی خەڵکەش فەقیر هەیە. یەکەم پرۆژەم کە زۆر گرنگی پێ ئەدەم و ئەو پرۆژەی 10,000 کە لە کوردستان ئێستا دەنجی داوەتەوە خەڵکی تەواوی کوردستان بەشدارە لەگەڵم، لە سلێمانی، لە هەولێر، لە دۆک، لە سۆران، لە کەرکووک، لەوێ بە باڵانسی کۆڕەکە بە FIB بە فاسپەی بەشدارن لەگەم کە زۆریشان پێخۆشە ئەوەکە پرۆژەکەم. مەبەستم لەو پرۆژە ئێستا لە خەلیفان 13 کرێچی لەسەر ئەو پرۆژەیە کرێی ماگانەیان لۆ دابین دەکەین، وا چەندی قوتابی کە هاتوچۆی پاسیان لەسەر ئەو پرۆژەیە، وا چەند نەخۆشەکە عیلاجی ماگانیان لەسەر ئەو پرۆژەیە، وا لە هەمووی گرنگتر لەو پرۆژەیە ئێستا ماگانە قوڕعەیەکم کردووە بە بڕی 250,000 هەر لەو پرۆژەیە پارەکەی دابینەکەین کە 3,500,000 دەردەچی لەو مانجی ڕەمەزان ئینشاءالله زەویەکی پێکڕین بۆ کرێچێکی ئەم شارە کە ڕاستەوخۆ کە زەویەکەمان کڕی دەست بە دروستکردنی خانووەکەین کە چەند کەسێکی دێن لەسەر خەت. لە مانجی ڕەمەزان خەڵکی هەژار نەدار پەیوەندتان پێوە دەکات، چۆن دەتوانن لەم مانگە هاوکاریان؟ وەڵی ئێستا لە نۆی ڕەمەزانین خەڵکی خواپێدا و کەم هاتۆتە سەر خەت تا ئێستا بە ئەکمەوەی کەم و چە تاخیر بۆ و خەڵک ئێستا لە ناو ئەوەی نیە کە زەکات و پارەکانی خۆی دابشکات سەرفترە و زەکاتەکاندا، بەڵام خەڵکی فەقیر گەلەگەلک زۆر پەیوەندیمان پێوەکە. یعنی زۆر جار لەو کار خێرخوازی یەک شتەیە ئەگەر لە کار خێرخوازی سێ بنەمات دابین کرد لە ئەوەت کرد دروست کرد، یەک تەنها دەبی لە پێناو خوا بێت، یعنی چ نیازە چینیەتێکی دنیای تێدا نەبێت، دوو و ئەمانەت پارێزبی کە خەڵکی ئەمانەت دێن تەکنەت و ئامانەت بپارێزبیەوە بگەینە و دەستی ئەو کەسانی کە پێویستن و سێش دەبی دادپەروەربی لە نێوان هەژارە و خەڵکە زۆر پەیوەندیمە پێوەکە وڵی زۆر جار شەرمەزار بووین، ینی کە خەڵک پەیوەندیەکە لە ناو نوێژین، لە ناو سیارێنە، لە سەفەرین، لە کاتی خەوە، کە پەیوەندی پێوەکە زۆر جاگلەیەوە کە لەوانە پەیوەندی جواب نەدەینەوە بە ئەم قەسنێ وڵات تەلەفۆنەکە کە جواب نادەینەوە، بەڵام ئەمەش مەشغوڵی ئەو دنیاینە. بەخوا یەک پۆستم کرد لە پەیجی خۆم، هەندێک هاوکاریم دابش کرد بە ماوەی 2 ساعت 43 نامە هات، هەمووی داوای هاوکاریە کرد، هەیەک معاناتە چی هەمیش ناتوانم بە لە ماوەی یەک مانگی لە ماوەی 2 ڕۆژ هاوکاری هەموو خەڵکی کوردستان کرد و یان ئەو شارێک کرد. دەست باشە.